تەقوڕەکەی چەکش و دەست و پەنجەی وەستاکانی بازاری سەفافیر لە بەغدا وەک جاران نابیسرێ. ئەو بازارەی تەمەنی زیاتر لە 270 ساڵە وەک زۆرێک لە کارداری خۆماڵی ئەویش کەوتۆتە پەراوێزەوە. بازاری سەفافیر کۆتایی هاتووە. تەنها چەند کەسێک لێرە دەبینی خەریکی ئەو کارن. جاران کە داهاتی تە ئێرە جۆل لە هیچ نەدەبوو، هەر یەکە و خەریکی دروستکردنی پارچەیەک بوو. هەبوو نەخشی بۆ سەماوەرێک هەڵدەکەنی یان بۆ سینیەک یان مەنجەڵێک. دەنگەکەش چەکش و قەڵەمی دەستی وەستاکان بوو. ئێستا زۆریان کردویانە بە بازاری قوماش. لە ڕابردوو هەر کەسێ چوو بێتە بەغدای پایتەختی عێراق نەخش و نیگاری کوتراوی سەر کانزای مس و ئەو کەلوپەلانەی لێرەیە سەرنجی ڕاکێشاوە. ئاخر ئەو کارە هونەریانەی لەم بازارە ئەکرێن گێڕانەوەی مێژوویەکە. زۆرێک لەو بازارە کۆنانە جوانیان کردووە. بازاری سەفافیر ڕنگدانەوەی ڕۆشنبیری عراقی کۆنە. بەداخەوەی دەبینی ئەوەیە کە ئەو کارداریە دێرینە بەرەو نەمان دەچێت. ئێستا کاری چینی و هەندی شوێنی گرتوتەوە و کارە عراقیەکان بەرەو لە ناوچوون دەڕوات. ڕۆشنبیری و هونەری میلەتێک بەرەو نەمان دەچێت. لە زۆر وڵات ڕێگە نادەن کەلوپەلی هاوردە کار بکاتە سەر ئەو کارداریانەی بەشێکن لە مێژووی وڵاتەکە. کاردارەکانی بازاری سەفافی لە بەغدا ئەوە خەمە گەورەکەیانە. ئەسباب هوایە بۆ کار زۆرە. سەرەتا نەمانی ئارامی و ئاسایش گەشتیار نایەن بۆ عێراق. کەلوپەلی هاوردەش ڕووی تێکردین کە لە چاو کاری دەستکرد نرخەکانیان مای بەراوردکردن نییە. ئەو خەڵکەی لە عێراقدا سەلیقەی لەگەڵ ئەم کەلوپەلانەدا هەبوو زۆرێکی لە دەرەوە دەژین. بالأسعار بشكل مو طبيعي ئومێدەوارم بارودۆخەکان باش بن و ئەم بازارە بوو بژێتەوە وەک چۆن لە ڕابردوودا بازارەکی ئاپۆرا بوو. هەموو وڵاتێک ئەم جۆرە بازارانیان هەیە. بازاری کەلەپور و کاری دەست گەشتیارش دێنێ بۆ سەردانی و کڕینی کەلوپەل. لە زۆر وڵات شوێنە کۆنەکان ئەو کارداریە هونەریانەی دەست و پەنجە و شەونخوونی دروستی کردوون دەوڵەتێک لە خەمیاندایە. بەڵام لە عێراق چی؟ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.